ئێمە وەکو بەشی ڕاگەیاندن ئەمڕۆ هەستان بە ئەنجامدانی وەرکشۆپێک لەسەر ڕەوشی ئازادی ڕۆژنامەوانی لە کوردستانە بێگومان هەموو بەشەکان بەشێکی زانستی لە ناو زانکۆکانە پێویستە هەستن بە چەند چالاکیەکی ئەکادیمی. ئێمە لێرە هەوڵمان چالاکی ئەکادیمی بێ و هەموو خەڵکانی دەرەوەش بانگ بکەین بۆ زیاتر دەوڵەمەندکردنی وەرکشۆپەکە. بۆ ئەمە بەستە ئێمە کاک حاکم بەختیارمان بانکەرۆک و دادوەرێ و هەروەها ڕۆژنامەنووسێکی سەربەخۆ کەسێک لە سندیکای ڕۆژنامەنووسان بانگمان کرد بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی زانستیانە و پراکتیکیانە ڕەوشی ئازادی ڕۆژنامەنووسی لە کوردستانە هەڵسەنگێنین. لە هەرێمی کوردستانە ئازادی ڕادەبڕن وەکو تاگ ئازادی ڕادەبڕن وەکو کاری ڕۆژنامەوانی ئەو تەوەرانەی کە باسکرا لەسەر لە چوان ڕوانگە جیاوازەوەی شان لەوانە کە قسەکردنێک بوو لە شێوەیەکی گشتی لەسەر مەسەلەی ئازادی ڕادەبڕن و ئەو ڕێگەمێژوویی کە هەیەی و ئەو قۆناغانی کە پێ تێپەڕیوە دواتر هەڵسەنگاندنێک بۆ ڕەوش ئازادی ڕادەبڕین لە هەرێمی کوردستانە لە چوارچێوەی ئەو سیستم و شێوازی بەڕێوەبردنی کە هەیە هەروەها ئەو ئاستەنگانی کە هاتۆتە بەردەم ئازادی ڕۆژنامەگەری بە تایبەتی لە هەرێمی کوردستانەوە لە هەمان کاتژدا قسەکردن لەسەر ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەبڕین لەسەر ئاستی جیهان